عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین لە پێشوازی یادەکانی ئادار و ڕاپەڕینا و لە ساڵۆگەڕی ڕێکەوتنامەی 11 ئازارە گفتوگۆی گەڕانەوەیەکی مێژوویەکەین بۆ بایەخ و گرنگی ڕێکەوتنامەی 11 ئازار با میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک ئیسماعیل ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. کاک ئیسماعیل خۆشحاڵین و بەخێربێت. کاک ئیسماعیل ئێمە ئێستا لە بەهارین و لە مانگی ئادارین و مانگی ئاداریش ئەڵێن وەگەڵێن مانگە گەش و ڕەشەکەی کورد کە کۆمەڵی ڕوودا و زنجیرەیەک ڕووداوی لە خۆ گرتووە. یەکێک لە ڕووداوانەی کە زۆر جێگەی بایەخە بەتایبەتی ئەگەر بە پیۆرە مێژوویەکەی بخوێنینەوە ڕێکەوتنامەی 11 ئازارە کە بەدڵنیایەوە ئەمڕۆکە گفتوگۆشەکەین پێویستمان بەوا بێت کە بگەڕێنەوە بۆ کللتور و فەرهەنگی شۆڕشی ئەیلول ئەو شۆڕشەی کە نزیکەی 14 ساڵی خایاندووە بەرەنجامەکەی بۆ گەیشت کە حکوومەتی عێراقی ناچارکە بە ڕێکەوتن و ڕێکەوتنێکی باشیش. پێم خۆشە لە دەستپێکی بەرنمەکەیە پرسیار ئەوە بێت کە ڕوانینی کاک ئیسماعیل بۆ ڕێکەوتنامەی 11 ئازار و لەو سیاقە مێژوویە لە ساڵی 1970 خوێندنەوەی کاک ئیسماعیل چییە بۆ ڕێکەوتنامەیە و بۆ دانپیانانی یەکێک لە دەوڵەتە دیکتاتۆر و خۆسەپێنەکانی ناوچەیە کە دەوڵەتی عێراق بوو بۆی کە دانینا بە مافەکانی خەڵکی کوردستانە. بەڵێ سوپاسان دەکەم، سوپاسی یادەکانی ڕاپەڕین و نەورۆز پیرۆزبایی لە خەڵکو و لە هاوڵاتیان و جۆگرانی خۆشەویست دەکەم، سوپاسیەوە دەکەم. لە حەقیقەتە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 پێشتریش لە مێژوودا ناوی کورد هاتووە، گفتوگۆ لەگەڵ سەرکردەکانی کووردا کراوە لە هەلومەرجی جیاوازدا، بەڵام هەموو کاتەکان ئەو کاتە بووە کە لایەنی بەرامبەر لە ڕوانگەی هێزەوە و ئێمەی لە گۆشەگیریا بینیوە و بە کەمترین شت مافی پێداوین و قایلی کردوین ئەنجا هاتۆتە گفتوگۆ لەگەڵمانە. بەڵام 11 ئازاری 1970 لە دەرئەنجامی شۆڕشۆ بوو کە لە ساڵی 1961 و دەستی پێکرده بوو واتە 9 ساڵ بوو هێزی پێشمەرگەی کوردستان لە چیاکانی کوردستان و لە شارەکانی کوردستاندا شەڕێکی قورس و گەورە و گرانی کرد لە گەڵ ڕژێمێک لە دوایەکەکانی ئەو کاتی عێراقدا و چەندین جار بۆ خۆکۆکردنەوە مفۆزاتیان لەگەڵ ئێمە کرد و دواتر پەلاماریان دەهێنا. بەڵام دوجار لە ساڵی 1970دا ڕێکەوتنامەی 11 ئازار بوو. ئەوە یەکەمین دیکۆمنتی گەورەیە لە مێژووی دوور و نزیکی ئێمە کە بە شێوەیەکی فەرمی وڵاتێک دان بەبوونی نەتەوەی کووردا دەنێ و دان بە کوردستان بوونی بەشێکی زۆری کوردستان لادەنێ و ئامادەشە بێت لەسەر ناوچە داگیرکرا و دابڕاوەکانی ئێستای کوردستان وەکو کەرکووک و شەنگار و خانەقین بێتە بەردەمی ڕاپرسیەوانێ و تاوەکو لەوێەوە هاوڵاتیان بە دەنگی خۆیان بکەن. بەهەرحاڵ ڕێکەوتنی 11 ئازار ڕێکەوتنێکی مێژووی گەورە و گرنگە بۆ دەیان ساڵی تریش ئێمە هەموو ئەوانەی دەبینین دەرئەنجام و بەرەنجامی ئەو ڕێکەوتنامەیە لە حەقیقەتە لە ڕووی دۆکۆمنت لە ڕووی شتی گەورەوە تەنها ڕیفراندۆمی 25 ئەیلولی ساڵی 2007 شتێک گەورەترە لە 11 ئازار. ئەویژەوە لە ڕوانگەی ئێمەوە کە بە هەموو جیهامانوە بەڵێ بۆ سەربەخۆیی، بەڵام لە ڕووی دۆکۆمنت و دانپیانانی بەرامبەرمانەوە تاوەکو ئەم ساتە لە ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 باشتر و لە پێشکەوتوترمان نییە. کاک ئیسماعیل باسیەوە کرد کە بۆ نمونە ڕیفراندۆم شتێکی گەورە بووە بەراوردی بکەینەوەنێ کە دووشتی جیاوازشن بۆ بەراوردنین، بەڵام هەموو شتێ بەپێی کەیل و کێشانەی ئەو ڕۆژا پێوەێ یعنی بۆ نمونە گەر بگەڕێنەوە ئێمە بۆ 1970 ڕێکەوتنێک لەو زەمانەیە کە حکوومەت عێراقی لەو پەڕی جەبەروتی خۆیان بووە، لەو پەڕی ستەمکاری و بەهێزبوونی خۆیان بووە، دەوڵەتی عەرەبی پشتیوانیە کە لەگەڵ وڵاتای ڕۆژئاوای پەیوەندیەکی باشی هەبوو. یعنی هەر ئەوەی کە شۆڕشی ئەیلول گەیشتووە ئاستە ڕەنگە بۆ خۆی گەورەیەکی گەورە بێت، یعنی شتێکی گەورە بێ بۆ شۆڕشەکە لەوەی کە ئەم شۆڕشە توانیوەتی حکوومەتێک یا دەوڵەتێکی بەناو عێراقی بەو هەموو توانە ئیمکانەتەی کە ئەو ڕۆژە لە بەردەستی بووە
ناچار بە گفتوگۆ دانوستانی بکە پێم خۆشە لەسەر ئەوەش قسە بکەین کە بۆ نمونە شۆڕشی ئەیلول کە جیاوازی لەگەڵ شۆڕشەکانی ترە بەڕاستی شۆڕشی ئەیلول شۆڕشێکی گشتگیر بوو شۆڕشێکی سەرتاسەری بوو لە زاخۆ بۆ خانەقینم شۆڕشە پەرەی سەند بوو لە تەواوی شار و شارچکەکان لە تەواوی چین و توێژەکان یعنی شۆڕشێ بوو گشتگیریەکی زۆری هەبوو باوەڕ دوایە کە ئەم بەشداری فراوانە ئەم سەرتاسەری شۆڕش کاریگەری هەبوو لەوەی کە حکوومەت عێراقی بە چۆکان بهێنێ بۆی کە ناچار بێت گفتوگۆ لەگەڵ سەرکرداری شۆڕشا بکە زۆر شت هەبووە هۆکار بووە یەکێک لەوانە ئەوە بووە کە شۆڕشەکە سەرتاسەری بووە و هەموو چین و توێژەکانی خەڵک هەموو بیر و باوەڕ و تەیارەکان تیایدا بەشداریان کردووە لە حەقیقەتە شۆڕشی ئەیلول گەورەتر بوو لە شۆڕشی حیزبێک هەڵی گیرسێنێ شۆڕشێک بوو خۆڕەسک لە ناو چین بە چین و توێژەکانی خەڵکی کوردستانەوە هات و لەوە گەورەتریش کە جیاوازەکە ئەوەیە بەرزانی نەمەر ڕابەرایەتی ئەو شۆڕشەی دەکرد و هەلومەرجی زۆر هەبوون کەوا بکە یەکێک لەوانە سەردەمی جەنگی سارد بوو ئەگەر لایەک پشتگیری لە حکوومەتی عێراقی کردووە لاکەی تریش لە بەرامبەردا پشتگیری لە شۆڕش کردووە ئەمە خاڵێکی تر ئەوەی هەیە لە ڕاستیە ئەو کاتە هەموو خەڵکی کوردستان مخلیز بوو بەرزانی نەمەر لە بەرزانەوە کە فەرموو ڕاو مەمنوعە هاوڵاتیەک لە کفری تاپڕەکەی شکانەوی بەرزانی فەرمیێتی ڕاو مەمنوعە ئەم ئیرادەیە بەرزانیش ڕابەرایەتی بکە بێگومان دوژمن هەرەیەنێتە سەرچۆک بۆ ئەوەی بێت لەگەڵ دابنیش لەبەر ئەوە بە دڵنیاییەوە هەلومەرجەکە لەبار بوو خەڵکەکە یەکڕیز بوو و سەرکردایەتەکەشی بەهێز بوو خەڵکی کوردستان بە یەکڕیزی بە یەکدەستی و بە یەکهێزیەوە لە پشتی بەرزانی نەمرەوە وەستان بەرزانی بۆیە هەلومەرجی ئەوەی هێنایە پێشەوانی حکوومەتی عێراقی لە ساڵی 69 ئیتر وردە وردە کەوتەوە فدناردن و گفتوگۆکردن تا ئەوەی لە ماوەیەکی زۆر کەمە ئەو ڕێکەوتنامە گەورەی کە لە کاتێکا بە ساڵان ئەخایەنێت لە ماوەیەکی زۆر کەمە حکوومەتی عێراقی وا لێ کرد کە هەموو ئەو داوایانەی کورد هەیبوو بەشی هەرە زۆریان بسەلمێنێت تاوەکەوەی ڕێکەوتنامە 11 ئازاری لێکەوتەوە بۆیە ئەگەر بچینەوە ئەو سەردەما هەلومەرجی ساڵی 1970 لە ڕێکەوتنامە 11 ئازاری باشتر لێ هەڵاکڕە ئیسماعیل ڕەنگە پەیوەندیش بۆ هەبیانی کە سەرکردایەتی شۆڕشی ئەیلول بەردەوام مفاوەزاتی ڕەت نەکردوێتەوە ینی گفتوگۆ و دانوستان بەشێک بووە لە مەبدە یان لە پرەنسیپە سەرەکیەکانی شۆڕشەکە چۆنەوەی کە بەڕێزت باست کرد یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتوی ئەم شۆڕشە کەسایەتی مستەفا بارزانیە لەوەی کە کاریزمایی ئەو کاریگەری هەبوو لە کۆکردنەوەی خەڵکو و بە سەرتاسەریکردنی شۆڕشەکە یەکێک لە سیماکانی تریشی یعنی سیمای مفاوەزات ئەگەر سیرکەی ساڵانی 66 67 69 جەنابەت فەرموود ینی بەردەوام هەچ کاتی حکوومەتی عێراقی ئامادەیی گفتوگۆ بووە پێشنیاری مفاوەزاتی کردووە سەرکردایەتی شۆڕشی ئەیلول و کە شەخسی مستەفا بارزانی گفتوگۆیان ڕەت نەکردوێتەوە بۆ یەک جاریش پێم خۆشە قسەیەک لەسەر ئەوەش بکەین کە ئیسماعیل کە یەکێک لە خەسڵەتەکانی کاریگەری ئەم شۆڕشە وای کرد کە حکوومەتی عێراقی بە ئاستێک تەنازول کە بە ئاستێک بێتە پێشەوە کە جێگری سەرکۆماری عێراق و کاتە سەدام حوسێن بووە چۆتە منتیقی حاجی هۆمران و ناوپردان بۆ سەردانی مستەفا بارزانی وەگەوەی کە چۆن وەفدی کوردی بۆ مفاوەزات چۆتە بەغدا یعنی بەغداش بە ئاستێ ناچار کراوە کە وەفد بنێرێ بۆ چیاکانی کوردستان لە کوردستانیش مفاوەزات بکرێت خوێنەوە چێ بووی کە ینی شۆڕش بەم ئاستە بەم توانایە بەم کاریگەریە هەمووی دەلالت لە بەهێزی شۆڕش و سەرکردایەتی شۆڕشەکە من ڕۆڵ و کاریگەری ئەو تێکۆشەرانە بەکەم نابینم کە وەفد بوون یا سەرکردایەتی وەفتی کوردیان کردووە بۆ بەغدا بەڵام هەموو کاتێ پێگەی وەفتە بەغایەکان بەرزتر بووە لەوەی کە وەفتی شۆڕش ڕۆیشتووە بۆ بەغا هیچ کاتێ بەرزانی خۆی نەچووە بەڵام ئەوان لە ئاستی سەدام حوسێنە کە کەسی یەکەمی هەموو عێراق بووە ڕۆیشتووە کەواتەیە ئەمە بەدەمەوە چوون و خەمخۆری حکوومەتی عێراقی نییە ئەمە ئەو زەختە زۆرەیە کە شۆڕش لەسەر ئەوانی دروست کردووە لە حەقیقەتە ئەو زەختە زۆرە یەک ڕەهەندی نییە تەنها ئەوە بێ بڵێن ئێمە لە ڕووی سەربازیەوە بەهێز بووین لە ڕۆی مرۆییەوە دەوڵەمەند بووین بەڵکو
پەیوەندیەکانی بەرزانی و خوێندنەوەی بەرزانی و سەرکردایەتی ئەو کاتی پارتی دموکراتی کوردستان بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر گرنگ بووە. لە کاتێکدا هەر کاتێک بەغدا لای لێ نەکردوینەتەوە و حسابی بۆ نەکردوین، دەست براوە بۆ جۆرێک لە پەیوەندی کە ئەو بەپەلە ئاوەڕباتەوە. ئەمە سوودێکی باش بێنراوە لە جەنگی سارد. ئەگەر جەنگی سارد بە جۆرێک لە جۆرەکان ماڵوێرانی بۆ ئێمە هێنابێت، ببێتین بە قوربانی لە مامەڵە و سەودای نێوان ئەم دەوڵاتانەدا، لە هەندێک کاتیشدا لە سەردەمی شۆڕشی ئەیلولا بەتایبەتی ئێمە سوودی زۆرمان لێبینیوە. بۆیە یەکێکە لەو فاکتەرانە فاکتەری خوێندنەوەی پەیوەندیەکان بووە لەگەڵ وڵاتاندا، ئەوان بە سوودی خۆیان، ئێمەش بە سوودی خۆمان. بە هەر حاڵ بە گشتەکەی شۆڕشی ئەیلول شتێکی گەورەی دەست خەڵکی کوردستان خستووە کە ئەمێنێتەوانێ هەتاوەکو لە گفتوگۆکانی دوای ڕاپەڕینە سەردەمی بەرەی کوردستانی هێشتا ئەچوونەوە سەر خاڵەکانی ڕێکەوتنامە 11 ئازار. ئێستش ئەو شتانی کە تۆ لەگەڵ بەغایە لەسەری گفتوگۆ ئەەکەیت بە شتێ زیاترەوە، هەمان ئەو خاڵانەیەکە لە ڕێکەوتنامە 11 ئازارایە. لە ڕووی خاکەوە ئێمە ئەو کاتە هەولێر و سلێمانی دووەکمان هەر لە ژەردەسا بووە. ئەوەی کە پێداگیر بووین لەسەری دەبێ ئاسایی بکرێتەوە، ڕاپرسی تیادا بکرێ، شاری کەرکووک و ناوچەکانی ترە. ئێستا ژەروایە کەواتەیە تەنها هەلومەرجەکە گۆڕاوە، سەرکردایەتی ئەو کاتە گۆڕاوە بۆ سەرکردایەتی ئێستا، بەڵام بە حەقیقەت ڕێفراندۆمیش قۆناغێکی تر خەڵکی کوردستان و ویستی کوردستانی بردە پێشەوانێ کە ئەویش زۆر گەورەیە و بە گرنگی بە هەمان ئەندازێ ڕێکەوتنامەی 11 ئازار بگرە بە زیاترەوە دەمێنێتەوانێ وەکو دیکۆمنتێک بۆ ئێستا بۆ ئەداهاتوو. دەستان خۆش بە کاک اسماعیل، ینی تەسەوڕەکەم لە بەرنامەیەکی ئەوان نەتوانین ئەوها سەدرێکی مێژووی بکەین بۆ فەرهەنگ و ئەو کەلتورە جوانی کە لە شۆڕشی ئەیلوولات دەستە بەرکراوە و ئەو شتانی کە بەڕێزش باسی کرد لەوەی کە شۆڕشی ئەیلوول توانێتی پەیوەندی بە دنیای دەرەوە بکە، کۆمەڵی نقطەی ایجابی لە شۆڕشەکەیە کۆبوو نەتوانێ. بەڵام پێم خۆش باسی یەک نقطەی تر بکەین لەگەڵ ئەو لایەنە باشانەی ترا، ینی سەرکردایەتی شۆڕشی ئەیلوول و بەتایبەتی شەخسی مستەفا بارزانی زۆر تەکیدی لەوە کردوتەوە کە کێشەی کورد لە عێراقا نەکرێت بە کێشەی کورد و عەرەب، بەڵکو کێشەی کورد و دەسەڵاتی عێراقیە و بەردەوام یەکێک لە خیتابە هەرە سەرەکیەکانی مستەفا بارزانی و شۆڕش سەرکردایەتی شۆڕشی ئەیلوول بە هەموو کەناڵەکانی کە لە بەردەستیا بووە هەوڵدان بۆ بۆی کە بیسەلمێنێ کە مافی خەڵکی کوردستان لای سیستەمی سیاسیە نەگەوەی کە ئەم شەڕە شەڕی کورد و عەرەبە. خوێندنەوە چییە بۆم شەراکەتە لە بینی کورد و عەرەبە؟ ئێمە بە درێژایی مێژووی گەلی کوردستان لە هەموو شۆڕش و ڕاپەڕینەکانە هەموو سەرکردەکان ئەگەر سەرکردەی گەورەی وەکو بەرزانی بوو بێ یاخود سەرکردەیەک بێ هیچ شۆڕشێکی ناوچەیی هەمان ئامانجویستی هەبووە کورد بپارێزە و دۆستی تورک عەرەب فارس گەلانی ئەم ناوچەیە بە. بەڵام ئێمە لێرە بۆیە باسەکەن هەم یادەکە تایبەتە بەوە هەمیش شۆڕشی ئەیلوول ترۆپکی هەموو شۆڕشەکانی کوردستانە. لەبەر ئەوە بێگومان شۆڕشی ئەیلوول لە پێناو دەستخستن و بەدەستهێنانی مافەکانی گەلی کوردستان هەبوو، نە ئەوەی گەلێکی دیاریکراو لە ناوچەیەکی دیاریکراوە بسڕێتەوە. ئێمە جەنابی بەرزانی کاتی خۆی بە وەفتی عێراقی وتووە شاری کەرکووک لە پارێزگارەکەیەوە تا ئاخر بەڕێوبەری با عەرەب و تورکمان بێ، بەس نازنامەکەی کوردستانی بێ. واتە ئێمە لاریمان لەوە نییە کە عەرەب هەیە لە کەرکووکدا، تورکمان هەیە، نەتەوەی تر هەیە. ئێمە دەڵێن ئەم شارە لە ڕووی جوگرافی و مێژوویەوە بەشێکە لە کوردستان، وەرن پێکەوە بەڕێوەی بەرین. ئەم شارە بە دەوڵەمەندیەکەیەوە ببێ بە سەرچاوەی خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی و بۆ بەشەکانی تری خەڵکی عێراق. ئەمە تا ئەو کاتێک کە لە چوارچێوەی عێراقین ئێمە. ئەی چۆن لە چوارچێوەی عێراقا نەبێت کەوێتە چووە، ڕێگایەکی ئاسان هەڵبژێردراوە. هەر ئەو کاتی لە سەردەمی نووسینەوەی ڕێکەوتنامە 11 ئازار و دواتر لە مفاوەزاتەکانی تر و لە ڕێفراندۆمیش هەروواکرا، لەکوێ دەنگی زۆربەی خەڵکی شاری کەرکووک لەگەڵ گەڕانەوە بووە سەر کوردستان. ئەو بەشە کوردستانە حەویجە و ڕیاض و ڕەشادیش کە ئەمێنێتەوانێ ئێستا بۆ بە بەشێکی صرف عەرەبی
لەسەر بەشەکەی تری بێجا چێتە سەر مووسڵ یا چێتە سەر سەلاحەدین هەر شوێنێکی کە بێ کەواتەیە تۆ کێشەت کێشەیەکی نەبووە کێشەی نەتەوەی کورد لەگەڵ نەتەوەی عەرەبە کێشەی نەتەوەی کورد بووە لەگەڵ هەموو ئەو دەسەڵاتانەی کە هاتوون جا دەسەڵاتەکان پاشایی بوو بێ کۆماری بوو بێ عیلمانی بوو بێ ئیسلامی بوو بێ ئێمە کێشەمان لەگەڵ ئەم فکرەیە هەبووە بێگومان لە پەنە ئەوە شەوانەیە بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەم دەسەڵاتانەدانێ هەموو کاتێک شۆڕشەکانی کورد و بەتایبەتی شۆڕشی ئەیلول هیچ کاتێک ڕەزیل نەبووە لە هاوکاریکردن لەگەڵ خەڵکە تێکۆشەر و نیشتمان پەروەرەکەی بەشە عەرەبیەکەی تری عێراقدا بەتایبەتی لەگەڵ حیزبی شیوعی عێراقیدا کە ئەو کاتە سەرکردایەتیەکان سەرکردایەتیەک بوو زۆربەی کادر و تەنزیمەکان عەرەب بوون لەبەر ئەوە بەڵێ کێشەی گەلی کوردستان لەگەڵ تورک و عەرەب و فارس و هیچ گەلێکیان نییە کێشەی گەلی کوردستان لەگەڵ ئەو ڕژێمانایە کە مافەکانمان ناسەلمێنن کەی ئەو مافانە سەلمێندا باوەڕە بێت هاوڵاتێکی عەرەب و تورک و فارس و کورد و ئەیان بینی پێکەوانێ ئەژین ئەم کێشانە بە درێژایی مێژوو لە هەموو شوێنەکانی جیهانە هەبووە ئێستا هەمویان خاوەنی دەوڵەتن و سنوورێکی دیاریکراویان هەیە و هەر کەسە و لە بە ئازادی لەسەر ئەو نیشتیمانی کە هەیەی ئەژی و بەشی ئەوانەی تریشی تایە بەڵام بابەتەکە ئەوەیە کە خلافەتەکانی ئیسلامی هەڵوەشایەوە تورک و عەرەب و فارس بەسەر خۆیانە دابەشیان کرد ئێمە گەلی کوردستانیان لێ بەبەش کرد ئەو مێژوەی هەمانەوەکو دینی زەردەشتی و ئەو کەلتورەی هەمانەوەکو کەلتوری کورد ئەمانەیان هەمووی توانەوە لە بۆتەی عەرەبیە لە بۆتەی کللتورەکانی خۆیاندا خاکەکەشیان دابەش کردین بێگومان ئیمپریالیزم وڵاتانی سەرمایەدار و وڵاتانی گەورەی ئێستا ئەو کاتەشکە هەروە بوو دەور و ڕۆڵی کاریگەریان هەبووە لەبەر مامەڵە و سەودای خۆیان ئێمەیان کردو بە کۆچی قوربانی لەوە ئێمە نابێت چاوەڕێ ئەوە بین ئێمە دەبێت بە درێژایی ئەو کاتانی کە لە بەردەمانایە بەردەوام بین خەبات بکەین بۆ ئەوەی تا ڕۆژێک لە ڕۆژانیەت مافەکانمان هەمووی بەدەست هێنینەوانێ ئەم شتانە هیچی مەحاڵ نییە هەموو ئەمانەی ئێستا هەمانە ڕۆژێک لە ڕۆژان لە خەوی شاعیرا بووە لە خەیاڵی شاعیرا بووە ئێستا واقع ئەو هەمانە باشە ئێمە ساڵی 2017 خەڵکی کوردستان ڕێفراندۆمی کرد ئەو گەلە کۆمەچیان لێ کردین ئابلوقەی ئابووری و ئاسمانیان خستە سەرمان سنوورەکانیان لێدا خستین پەرتیان کردین بە هەموو هێزیانەوە برسیان کردین ویستیان وازمان پێ بێنن ڕێفراندۆمی کوردستان هەڵوەشێنێتەوە لەسەر هەموو شتەکانی کە مامەڵاکەین بەڵام لەسەر ڕێی خۆمان کە بۆ سربەخۆییە بە هیچ شێوەیە پاشەکشە ناکەین ئەوە تا سنوورەکانیشیان لێکردینەوە لەگەڵیشیانە ڕێکەوتینەوە حکومەتی تازەمان تەشکیل کردەوە موچە و بوجە باش بوو ئەوەی لی پاشگەز نەبوو ئێمەین لە ویستی خۆمان کە سربەخۆییە ئەگەر ئەمڕۆ بۆمان نەچێتە سەر ساڵێکی کە دوانی کە زەمانێکی کە بەڵام ئەمە حەقی خۆمانە هەر ئەبێ بەدەستی بێنین ئیشەڵا بەدەستیش دێنین دەست خۆش بێ کاک ئیسماعیل لەسەرەوەی کە شۆڕشی ئەیلول شۆڕشێکی گشتگیر بوو شۆڕشێکی کاریگەر بوو شۆڕشێک بوو تەنگی بە حکومەتی عێراقی هەڵچنی بوو تا ئەو ئاستەی کە سەرۆک و کار بەدەستە گەورەکانی دەوڵەتی عێراقی بێنە ناوچەکانی شۆڕش بۆ گفتوگۆ و دانوستان پێم خۆش قسەی لەسەر ئەوەشکەین کە ڕێکوتنێک هاتە بوون ڕێکوتنامە 11 ئازار لە بەرەنجامی ئەم شۆڕشەیە یعنی ئەگەر سەیری ئەوەی کە جەناب شت بەشێکت ئاماژە پێ کرد سەیری ئەم مۆسیقەیە بکەی کە پێوترێ ڕێکوتنامە 11 ئازار یعنی کۆمەڵێک نقطەی جەوهەریتیایە بۆ کورد بۆ نمونە هاوبەشی کورد و عەرەب لە عێراقا بۆ نمونە بەڕسمی ناساندنی زمانی کوردی بۆ نمونە ئەوەی کە لە ناوچە کوردستانەکانە لەو ناوچانەی کە زۆرینەی خەڵکی کووردە کار بەدەست و یەکەی دارەکان بەدەستی کوردەوە بێ یعنی حەزەکەم سەرنجێکیش لەوە بین کە ناڕۆکی ئەم ڕێکەوتنامەیە کۆمەڵی خاڵی جەوهەری زۆر باشی تایە کە وەکو جەنابت باست کرد ئەوە یەکەمین جارە دەوڵەتێک لە یەکی لە دەوڵەتە داگیرکارەکانی کوردستان دان بنێ بە مافی خەڵکی کوردستانە دان بنێ بۆی کە بەشێک لە خاکم دەوڵەتە خاکی کوردستانە بەشێک دان بنێ بۆی کە بەشێک لەم گەلە ئەم گەلەی کە پێکەوە دەوڵەتێکیان دروستکردەوە گەلی کوردستانە و خەڵکی کوردن یعنی ناوڕۆکی ڕێکوتنامەکە ناوڕۆکێکی دەوڵەمەندە خوێندنەوەی تۆ بۆ ناوڕۆکی ئینەکە چی یانی ناوڕۆکی ڕێکوتنامەکە ئەو کاک سەربەز ڕێکەوتنی ئەمە 11 ئازار
قۆناغی پێش خۆی تێپەڕان قۆناغێک بوو ئیتر ئینکاری لە بوونی کوردی سڕێوە ئەمە یەک لە دوای ڕێکەوتنامەیە کە ڕێکەوتنامە 11 ئازاکرا ئەگەر ئەو خاڵانەی کە لەسەری ڕێکەوتوین جێبەجێ بکرایە هەموو ئەم شتانی کە ڕووی ڕووی نەهاتە هەر لە هەڵگیرساندنەوەی شەڕ هەر لە شەڕی عێراقێران هەر لە چیمیاباران هەر لە ڕووداوی کوێت هەر لە ڕاپەڕین هەتا ئەوەی گەیە ئەگەر ئێمە لە چوارچێوەی ئەو عێراقا بواە کە لەو ڕێکەوتنامەیە وێنامان کردبوو لەوانەیە بۆ زەمانێکی تریش برمان لەسەر بەخۆی نەکردایەتەوە عێراقیش بۆ هەموو تەنگەژە و ماڵوێرانی جەنگە یعنی ئەوەی ئەوەی کە لە ڕێکەوتنامە 11 ئازارە نووسراوە بۆ ئەو کاتە لەو ڕەچەتەیە ئەچێت دکتۆرێک بۆ نەخۆشێکی داانێ ئاوا بکە چارەسەر بیت کێشەکانی عێراق چارەسەر ئەبوو جۆرێک لە دیموکراسی جۆرێک لە سەلماندنی مافی گەلان جۆرێک لە هاوسەنگی وەک یەکی برایەتی زیاتری کورد و عەرەب شەراکەت ئاشتی کۆمەڵایەتی پاراستنی سنوورەکان و بەرگرتن لە دەستێوەردان ئەمانە هەمووی نەئەما یان بمایە بە ڕێژەیەکی زۆر کەم کەواتەیە تۆ چیت ئەبوو عێراقێکی خۆشگوزەران ئەگەر ڕێکەوتنامە 11 ئازار جێبەجێ بکرایە پێویست بە ڕێکەوتنامە شومی جەزائیر نەبوو ئەگەر ڕێکەوتنامە شومی جەزائیریش نەبووایە و هەڵنەوەشێندایەتەوە 8 ساڵ شەڕی عێراقێران ڕووی نەئەدا واتە ئەو ڕێکەوتنامەیە ئەوەندە گرنگ و جوان نووسرابوو لەو سەردەمەیە عێراقی لە قۆناغێکیەوە ئەبر بۆ قۆناغێکی تر کە ئەم ڕووداوانەی ژماردمانن ڕووی نەئەدا ئێستا خەڵکی عێراق لە خراپترین دۆخی خۆیەتی کە کاتێکا وڵاتەکە وڵاتێکی زۆر دەوڵەمەنگە بۆچی لە خراپترین دۆخی خۆیەتی خۆنەوە دەفرۆشی و پارە ئەکا بەڵام هەموو ئەو پارەی تۆ بەدەستی دێنی بە قەرزەکانیشەوە هێشتا هەر وێرانەی پێچاکەیتەوە شەڕ وێرانەیە هێنێت شەڕ وێرانە ئاهێنێ بۆیە هەتاوەکو مافەکانی گەلی کوردستان لە چوارچێوەی عێراقدا لە چوارچێوەی ئێراندا لە چوارچێوەی تورکیادا لە چوارچێوەی سووریادا نەسەلمێنرێ چارەسەری بۆ نەدۆزرێتەوە ئەم وڵاتانە بە ئیسراحەت دانانیشن چونکە ئەمە بابەتێکی ڕۆژانە نییە یەت و تێ ئەپەڕێ ئەمە نەوە بۆ نەوە دەسادەستی پێەکە شۆڕشی ئەیلول ئەوەڵ شۆڕژ نەبووە کۆتاژ نەبووە ئەوان پێیان وابوو بە ڕێکەوتنامەی جەزایر شۆڕشی 14 ساڵەی کوردستان کۆتایی پێێن و تەواو دەرکەوتەوانێ گڕوتینێکی کە هاتەوانێ کەمی نەبوو لە شۆڕشی ئەیلول تا ئەوەی هاتەوانێ و لە باشترین دەرفەتا ڕاپەڕینی دروست کرد و گەیانی بەو قەنەعەتە خەڵکی کوردستان بە فیدراڵیش ڕازی نەبێت تموحی گەورەتری هەبێت بۆیە ئەمە بۆ ئێرانیش تەواوە ئەمە بۆ تورکیاش تەواوە بۆ کوردستانی بۆ سووریاش تەواوە کێشەی گەلی کورد کێشەیەکی ئەزەلی گەورەیە ئیلا بە چارەسەر و گفتوگۆ نەبێ نابێت ئێمە ئەتوانین کاریگەری بکەین دەوڵەتەکان دەوڵەتنا حکوومەتەکانی بڕوخێنین واتە ئەو گۆڕانکاریانەی لە دوا عەبدولکەریم قاسمی هات بەسەرا هەتاوەکو عەبدولسەلام عارف و عەبدولڕەحمان عارف و دواتریش حکوومەتی عێراقی هیچی بێ کاریگەری شۆڕشی کورد نەبووە بەڵام ئەوان قەت ناتوانن ئێمە لەناوبەرن کاکسمایل لەسەر بەرەنجامی شۆڕشی ئەیلول و ڕێکەوتنامەی 11 ئازار یعنی حکوومەتی عێراقی کاتێک کە بە ڕێکەوتنامەی جەزایر ڕازیە بێ بەشێک لە خاک و سەرۆرەی عێراق پێشکەشی ئێرانەکە بۆی کە دەرگا لە شۆڕشەکە بوو حتا ئەوەی کە بەشێک لە شەتڵ عەرەب و ڕوبەرێک لەو ڕوبەرە جوگرافی عێراق کە کوێتی سەرکەندەی عەرەبی بەشێک لەوەش پێشکەشی دەوڵەتی ئێرانیەکە فی سەبیلەوەی کە دەرگا لە شۆڕشی ئەیلولدا بخرێت و قەزەی کوردی خەفە بکرێت ئێران وای گەیاندە بوو ئەگەر ئەو دەرگا داخات ئیتر کورتەوە باشە حکوومەتی عێراقیش لە مێژووی خۆیدا گەورەترین تەنازولی کرد کە ئەو هەموو ئەرز و ئاوەیە بە ئێران فی سەبیلەوەی بتوانێت بەر بە شۆڕشی ئەیلول بەر لە بەر شۆڕشی کوردی بەڵێ شۆڕشی ئەیلول بۆ ماوەی باوەڕ بکە ماوەی چەند مانگێک وەستا پێی پێشمەرگە لە شاخەکانی کوردستان نەبڕاوە تاوەکو ئەو کاتەشی سەدام چووە جێگای خۆی و ڕۆشت لەبەر ئەوە ئەمە بۆ ئەمانەی ئێسش ڕاستە ئەوەی لە ڕێکەوتنامەی جەزائیرە لەسەر کوردستان کرا
لە ساڵی 2007دا عینەن شت کرایەوە بە شێوازێکی تر لە فۆرمێکی ترە لە هەلومەرجێکی ترە پێیان وابوو قەوارەی کوردستان نایڵ و ئەمانجێڕنەوانێ بۆ پێش ساڵی 1992 یان لایەنی کەم بە فیدراڵی پارێزگاکان ڕازیمانەکەن ئەوەی کە بەری گرد لەمە چۆن هەستانەوەی دوای شۆڕشی ئەیلول بوو بەرگریەکانی هێزی پێشمەرگە بوو پشتگیری و پشتیوانەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو لە جەنابی سەرۆک و لە هێزی پێشمەرگەی کوردستان کە پێیان وتن ئێوە ئەتوانن بە شێوەیەکی تاکتیکی لە ناوچەیەکی دیاریکراوە بەسەر ئێمە ئازاڵ بن بەڵام ئێمە نەتەوەیەکین بە خۆمان و نیشتیمانەکەمانەوە هەر دەمێنینەوە بۆیەشە ئێستا لەگەڵمانە لە حیوار و گفتوگۆ و ڕێکەوتنان و بەشێکی زۆر لەوانەی ئێمە داوامان ئەکرد پێش ڕیفراندۆم ئەگەر بیان کردایە ئێمە لەو قۆناغای ڕەنگە ڕیفراندۆمان نەکردایە بۆیە بێگومان هەموو ئەمانەی تا ئێستا یان بینی کە لە گفتوگۆدان هەمووی درێژکراوەی ئەو ڕژنووسەیە کە لە ڕێکەوتنامە 11 ئازارە هاتووە و بە شایدی هەموو ئەوانێشی کە لە مێژوو دیکۆمنتەکانی ڕێکەوتنەکانی نێوان دەوڵەتان و شارەزان ئەوە گەورەترین دیکۆمنتە ڕێکەوتنامە 11 ئازار بە دڵنیاییەوە ئێمە ئیشەڵا لەوە زیادی ئەکەن کەمی ناکەینەوە کاک اسماعیل کاتی بەرنامەکەمان تاو بووە دەستان خۆش بێ هەڵبەت شۆڕشەی لول و ڕێکەوتنامە 11 ئازار و دەستکەوتەکانی ئەهێنێت لەوەی کە زیاتر لەسەری بۆستین بەڵام دیارە کاتی بەرنامەکەرەوە نەڕێگەمانەیە سوپاس بۆ کاک اسماعیل ئەحمەد کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان سوپاسەکەم دەستان خۆش بێت دەستی تۆش خۆش بێ زۆر سوپاس عزیزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان نەسپێرین و خواتان لەگەڵ بێ